باس لە بەرهەمێنانی دراماکەین و هەمیشە کارە هونەرەکان ڕێکدانەوەیەکی باشیە بۆ لەناو کۆمەلگایە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانی لە دەستگای میدیایی کورساتەوە هەر لە سەرەتای دامەزرانی و بە کەناڵێک ناسراوە کە درامای کوردی تیا پەخشکراوە و چەندین هونەرمەند و چەندین دەرهێنەر و چەندین کەسی بتوانە لە ئاکتین و لە بوارە جیازەکانی ترا توانیوانە لەم دام دەستگایە کار بکەن و پەخشی بکەن و بینەرەکانمان بتوانن سوودی لێبین و چێژی لێبێنن لە ئێستاە باس لە بەرهەمهێنانی دراما بکەین لە چ ئاستێکایە و ئایا ئەو گروپانەی کە هەن تا چەند توانیوانە هاوکاری هونەرمەندان بن بە شێوەیەکی باش هەنگاو بنێن و بەرهەمی تازایان هەبێ و لەم نێوەندەشە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە کامیشە دەستگای میدیایی کورسات بە چەندین کار و پرۆگرام و درامای نوێەوە پێشوازی لە بینەرەکانیان کردو و لەم ساڵیشە درامای سەمەرا کە یەشە بلۆگرامانەی کە بە شێوازێکی کۆمیدی ئازایی لە ناو خەڵکە ڕنگدانەوەی هەبوو چەندین کەسەوەی بەتوانە و ئەکتەری بەتوانایەتیا بوو کۆی گشتی ئەم پرسیارانە و بەرهەمێنانی دراما گفتوگۆکەین لەسەر یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە ئایا ئێستا ئاستەکە خۆی لە چیا بینێتەوە بە میوانداری زۆر بەڕێز کاک عەبدولغەفار عەبدوڵڵا وەکو بەرپرسی ناوەندی هونەری زەنێ کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لە ئێمە میوانە دوغەفار زۆر بەخێر بێت و بەیانی باش زۆر بەخێر بێت کاک عەبدولغەفار سەرچاوان باش بەخێر هەیە بۆ ئێوە بەڕێز بۆ بینەرەکانتان بۆ دەستگای میدیایی کورسات کە توانی بە شێوەیەکی باش درامەکە بگەێنێ بە خەڵک یاخوا بەخێر بێت سەرچاوان دەستت خۆش بێ ماندوو نەبی سپاس بۆی کە تۆ ساڵانە بەرهەمی زۆر تایبەت و ناوازە هێنیتە کەناڵی کورساتەوە بۆی بینەران ببینن دەستە خۆش بێ دووبارە دەستە خۆش بێ و ئێمە لە ڕۆژانی جەژناکە ئەکتەرەکان و ئەوانەی کە لە دراماکەیە بەشدار بوون هەمووی لێرە باسی ڕۆڵی توانە کرد کە چۆن هاوکاریت کردوون و توانیتە کارەکە بەردەوامی هەبێ لە ئێستا ئەگەر بەرلێ بچینە لە ئەو درامایە وەکو بەڕێزت کە بەرپرسی ناوەندێکی یاخود ئەو ئەکتەرانە لێ کۆبوونەتەوە ئاستی بەرهەمێنانی دراما لە چیایە بەڵێ وەڵام من پێش هەموو شتێکمێ زۆر سپاسی ئەوانە کەم کە لەگەڵم هاوکارم بە تەنیا من سوپەرمان نەبووم ئەو هەموو کارە بکەم من کۆمەڵی بەڕێز لە ناوەندەکەمان ناوەندی هونەری زەنێ ئەوان پشکی شێریان بەردەکەوێت لە من زیاتری لاکتر بوون ڕاستە من سەرکاری ئیشەکە بەدەست بنەوە بوو لەگەڵ هەمویان نبووم بەڵام ئەوانیش بەڕاستی خەڵکێکی خەمخۆر و باش بوون لەگەڵ ئێمە کاتە دەستی هەموو لە خۆش بەڵێ بەڕاستی ینی ئەوانەی کە لەوێ بوون بۆ نمونە کاک غەفور عەبدوڵڵا کە بەڕێوەری بەرهەم بووە خاتووبان غازی کە بەشێکی کارژێری ئیشەکەیدا بووە خەمی ئافرەتەکانیدا بووە هەروە کاک عەبدێر عومەر کە بەرنامە ڕێژ بووە کاک نووری کاکە خان کاک فەرەیدون کە هەمیشە ئەوانیش هاوکار بوونەوە جگە لەوەش لە ئامادەکردن و دەستپێکردنی دەخەکە لە ئەو شەوانەی کە بەسەر ماوسۆڵە خەریکی گفتوگۆی ئەوە بوون کە ئەم درامایە لە سەرتاوە وا نەبوو کاک ئومێد کەمال کە بابەتەکەی نووسی ئامادەی کرد 20 ئەڵقەی ئامادە بوو بەڵام کە کاک زەمین مفاخری هات بابەتەکە هەڵوەشایەوە کرا بە شتێکی تر ئەویش بە بیرۆکەی کاک زایر عەبدوڵڵا هەروە کاک ئەحمەد جۆڵا کە بالەبیری نەکەین کاک مستەفا ئەحمەد ئەمانە هەموویان هەرێکە و پێشنیارێکیان هەبوو ینی خۆشبەختی ئەم درامایە لەوەدا بوو کاک سەرکۆ خاتون ینی بە شوخایەتی تیان نەبوو کەسێ بڕیار بە کاک زەمین مفاخری بە سنگێکی زۆر فراوانەوە گوێی لە هەموو دەگرت بەڕاستی ئەزمموی ئەو کەسانشی کە لەگەڵمانە بوون بە تایبەتی ئەو بەڕێزانەی کە پێش ئێمە زۆر کاریان کردو ئێمە زۆر جێمان لەوان کرد لێژنەیەکی ڕاوێژکاری دروست کرا کە ئەم درامایە وا بێتەوە وا دروست کرێ کە شتێکی تیانە بێ کۆمەلگای ئێمە لی بترسێت چکە بمانێ نەمانەوێت درامە دوو ئاراستەی هەیە ئاراستەیەکیان کە خەڵک لێی لێ هەیە ئاراستەیەکیان خەڵک پێشوازی دەکە پێشوازەکە چییە ئێمە لە قسەی نەشیا و تەشیر و بابەتی جنێودان و چکە کۆمیدیا تۆزە کاک سەرکۆ ڕەنگە باشتر بزانی کۆمیدیا بەرەو شتێکت دەبا کە ڕەنگەی خراپێ بەڵام بەرحاڵ بە بابەتی بەرهەمێنانی دراما لە کوردستان بەداخەوە لەبەر نەبوونی بازار کە دەتوانین بڵێن خۆشبەختانە دەستگای میدیایی کورسات ئەم دەرگایی بۆ بازارەکە خەریکە دەکاتەوە نەکرد بۆ ئێمە کە ئەمساڵ بەرهەمی تریشی هەیە ئەو برادرانی کەوا خەریکن من دەستخۆشی پیرۆزباییم هەیە بۆیان لەبەرەوەی بەڕاستی ئەگە بتێ مەودایەکی باش بۆ درامای خۆماڵی دروستکەی ئەبێ بڵێن سەردەمێکی باش ینی زەمینە سازی بۆ بکەیت زەمینە سازی بۆ نەکەی بۆ نمونە ئەکتەرمان هەیە ئەمساڵ بەشداری کردووە 7 ساڵ لە درامای نەکردووە چەند 7 ساڵ لە تەمەنی ئەو نەروەندە هەیەتە کە بەردەوام بێ درامە بکە بەڕاستی یان بڵێن نووسەرێکی بوو کاک ئومێد کەمال کە گەنجێکە هاتووە بەو پێشوازیە گەرمەی کە خەڵک کردێتی پێویستە ئێمە دەستخۆشیان لێ بکەین پشگیریان بکەین کاک زەمین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە لەگەڵ کاک ئەرستۆ کە برای بوو کار دەنجی کردو ئەمانە هەمووی بەڕاستی پاکێجێکن بە تەنیا کەس پاڵەوان نییە و بە تەنیا کەسیش ناتوانێت کارێ بکە بڵێ وەڵام من ئەوە شاکارێک دروست دەکەم شاش باشە کاک عەبدولغەفار پێمان بڵێ گرفتەکانی بەردەم درامای کوردی لە ئێستاە
خۆی لە چیا بینێتەوە بە تەنها ئەوەیە کە بازارەکە نیە بۆ نمونە دراماکە هەیە و کەناڵەکان نایکڕنیا خودت گرفتەکانی خۆی لە چیا بینێتەوە کە ئاستی درامای کوردی ڕەنگە لە چاو ئەو دراما تورکی و ئەو درامانەی ترکە لە زۆرێک لە کەناڵەکانە پەخشەکرێ بینی درامای کوردی بەڕاستی کەمتر پەخشەکرێ پەیوەندی بەچیەوە هەیە بڵێ وڵی پەیوەندیەکە تۆزێک چەند ڕەهندێک لە خۆی دەگری با بڵێن هەندێک زاخەلەکە لە ئێمە کاری خراپ بکەین تەلەڤیزیۆنەکانیش پاشەکشێ دەکەن ناچارم بچن بەلای درامای دۆبلاجە بەس تۆ کە کارێکی باشت کاری باش چیە ئەوێ کۆمپانیا بیکە زاران ئەگە دەمابینی درامایەک با بڵێن دەرهێنەرەکەی ئەلف بوو بەرهەمهێنەرەکەشی هەر ئەلف بوو خۆی ناوێت دەرهێنەر بەرهەمهێنەر و دەرهێنەریش بێ چونکە دەرهێنەر دەبێت کاری خۆی بکە کاری ئەوەی کە ئاگای لە چۆنیتی بەڕێوەچوونی ڕۆژانی وێنەگرتن بێ ئاگای لە سیستەمی بەڕێوەچوونی کاری دەرهێنانی خۆی بێ ئاگا لە هێڵی درامێکە بێ ئاگای لە ئاکتەرەکان بێ ئەمە بۆ خۆی بەڕاستی کارەساتەکە لەوەدایە کە هەتا ئەم دەقێش ئێمە وا تێگەیشتوین کە درامای کوردی بێ دەرهێنەر بەرهەمی بێنێ کە دەرهێنەری کورد بەڕاستی توانێت بەسەر هەموو شتە ناشکێ لۆکیشن ئامادە بکە بابەتی بەڕای تۆ باشتر کۆمپانیا بەرهەمی بێنن بەتاکید ینی هەموو ئەو کۆمپانیانێکە لە ساری سلێمانی هەولێریش ئیشیان کرد دەستخۆشیان دەکەم ئەوان خەڵکی باشن و ئەتوانین بڵین خەریکە تەرکیزمان دەڕوە بە شتێک بۆڵە بۆڵی شەکە تۆ سەیری چی بوو؟ مرحباتان لێ حاجی جان بەخێر بێ پێڵان کاکەعونیان سەکەم جوانە زۆر ڕەحمەتی خواتان لێ بێ کەس باشەوە بڕیار و بێ کۆ بگەین بۆ تاخیر قوربانی خەریکی سەر و سیمێڵ و شتەکەم دانیشتم خوا کە زەڵ نەچێ چاک مشکور بەخێر بێت بەخێر بێت سەر کاکە فەرەیدون یەکێک لە ئەکتەرە دیارەکانی درامای سەمەرا کە بەڕۆڵە زۆر جوانەکەی بەڕاستی توانیوێتی بچێتە ناو دڵی هەموو کەسێکەوە نازانم پێ بڵم کاگعونیە بە فەرەیدون هاتبوو بەس ئێستا تۆ عونی ڕاستی بێ ڕۆژی جێژن بە عەزیزات بوو بەڵام ئەمڕۆ عونی جوانە زۆر بەسە بڵێ ئەو دەنگە چییە؟ ئێستا قسەکەی تۆ ئەم قسەیەم جوانە لە سۆشیال میدیا لە زۆر کۆمنتایی بینم ئەنووسێ بەس خۆی گرنگیەکەی ئەو دەنگی ئاخیرێتی ئەوە چۆن تەرتیب بکەین ئەزانی چۆنە مەوزوعەکە خۆی من دەستخۆشی لە کاگومێت کەمالەکەم کەوا توانیوێتی لە دەقەکەیە بۆ هەر یەکەمان شتێک دارێ مەسەلە من کە دەوری عەزیزم هەبوو ئەموو ئەوە قسەی پیاوە ئیترەوەی ڕاستی بێ لە دوای 23 هەڵقە کە تەسویرمان کرد کاک حاجی بانی کردم کاغەفار وتی وەرە ئیتر تو ئەمڕۆ عەزیز نیت وەڵام نیشوتم قسەکەم جوانە طبعا جوانە ئەوەی ڕاستی بێ دەوری عەزیزمە خوێندەوە وتی کاکە تۆ ئەمڕۆ عەزیز نەمای عەزیز نەمای تۆ لەمڕۆ وەهبیت دوای وتم بۆ وەهبی چکە براکەی ناوی عەزیزە قسەکەم جوانە منیش وتم ئەڵێ بڵێ ترش و شیرینی چ لە بە هەر خۆم وام تۆی ئەیتەقین ئەو مەشەدێکیانەیە گرتیەکیانەیە لەگەڵ کاک ئەحمەد جوڵان ڕێز و خۆش ئیسماعیل ئەم زۆر قسەی بۆکە لە ئاخیراڵێەوە ئەو موستەیە چییە؟ نقڵە لە دەم یار خۆوای ئەوێ عادی بڵێ ئیشەکان تەرتیبە ئیشەکان تەرتیبە ئەڵێ ئەمە چێ یعنی ئەگەر نەیتەقێنی ئەفیکێ دەرەکاوتم بەڵمتی دەقینە بات تەقەکە خۆی ببورن دروستبوونی ئەو ڕۆڵە لە دراماکە وەکو باقی شتەکانی تر زۆر بە مفاجئی هات بە شتەکە زۆر دوور نەکەینەوە دەبایە ئەم ڕۆڵە ئەکتەرێکی بەڕێز ببینێ ئەکتەرەکە بۆی نەکرا ئێمە بەڕاستی کەوتینە سەر ئەوەی کە چکە دراماکە خەتەکانی کە دانرا وەکو وایە تۆ بڵێن مهندیسێک هاتووە نەخشەیەکی کردو بۆ دروستکردنی خانوویەک نابێ ئەو خانووی بەتاڵ بێت باش کاک فەرەیدون کە ئەو ڕۆڵەی پێدرا ئەرچی ئەو زۆر قورس بوو چکە دوو کارکتەر زۆر سەختە بەڕاستی هەتا بۆ ستافی وێنەگرتن من لێرە دەمەوێت بە خێرایی بەڕاستی ئەو ناوانە لەبیر نەکەین کاک شوان زەبار هەموو ئەو بەڕێزانەی کە لە کاستی بڵێن کارەکە بوون کاک بیرکۆ مەریوان وکو مۆنتێر ئەوانە زۆر هیلاک و مەدەست ئەو بڵێن ئەو کارکتەری عونیەوە چکە بەڕاستی یعنی هەر ڕۆژێک کاک فەرەیدون کە ڕۆڵی هەبووە ئەگەر ڕۆڵەکە ئی خۆی بووایە ئەوە ستافی مەیکاب و کاک بارزان و جەماعەت خەریشیەوە بن خەمی ئەوە بخۆن کەس خێرا ئەو سمێڵە ئامادە بکەن ئەم سمێڵە زۆر بە زەحمەت دروست کرا بەڕاستی ئینجا لێکەنەوە بیکەن بە عەزیز اینجا ئەو ڕۆژەی کە ڕۆڵەکانی هەبوو گوایە لەگە براکە یەکتر بێنێتەوە قورسترین ڕۆژ ئێمە بووە کەمە لە کارگەی جگەرەکە دروستمان کردو گوایە ئەو بەسراوەتەوە بردا و لەگەڵ کاک ئەحمەد جۆڵا ئەو ڕۆڵانانی کە هەیبوو زۆر زۆر هیلاک بوو بۆیە بەڕاستی کارکتەری عونیشدا خەڵک ئەوەندە بەڵێن ڕنگدانەوەی هەبوو لەبەرەوەی بەڕاستی کۆمیدیایەکی تەبیعی بوو ینی کۆمیدیایەکی تەهریز نەبوو لەگەڵ ڕێزم
توێمە بەڕاستی بە و ئامانجە ئیشماکە کە کۆمیدیایەکی ڕەش بکەین کۆمیدیای ڕەش ئەوەیە پەنجە لە سەبرینەکان دادنێ خەمێک باز دەکا بە تامێکی پێکەنی ناوی ڕاستە پێش هەموو کاتێک کاک فەریدون دەزانێت ینی لە کۆمیدیە ڕخنەیەکی زۆر جیاوازتر ئاڕاستی کۆمەلگاکرێت لەوەی کە چی ئەگوزارێت لە مژینگەی ئێمە ینی ئەوەی کە کاری لەسەرەکرێ هەمیشە لە وڵاتانی گیانات یەکەم جار لەسەر ژینگە و کۆمەلگاکەی خۆی کارەکات هەمیشە وا ئەکات کە بە شوێ لە شوەکان باشتر کاری لەسەر بکە بۆ هێشتنەوەی کارکتەر هەتا ئەو ماوەی کۆتایی پێت حەزەکەم لە کاک فەریدون بپرسم تا چەند ئەم کارکتەرە لەگەڵ تویاژیە تا چەند هەستێک لە ڕێگەم کارکتەرەوە تۆ پەیامەکانی خۆتەگەێنیت باشە من لێرە حەزەکەم بە دەنگی ئاونی شتێک بڵێم ئەگەر پرسیارەکەم بیر چوە بیرم خۆرە چکە من خۆتە زانی ئیشی مەژغەڵت نایڵێ ینی ئیشم ناپەڕژێتە سەر ئیشم زۆرە بەڕاستی قسەکەم جوانە پرسیارەکە هەڵەگرم بۆ دوایی بەڵام ئەمێ دەستخۆشی لەو بە ڕێزانە بکەم بە ئەکتەرەوە بە ستافی پشتی کامێرەوە بە دەرەجەیەکەم تەمان وەسی وەرە ڕوو خۆش نییە حەزمە کرد کاغەفا خۆی لێرە نەبووە قسەکەم جوانە سپاسی هەر یەکیانەکەم کە ڕۆژێک ملاحەزەیەکیان ناومەتی بەڵام لەگەڵ کاک جەمیل قسەما کرد ئەم دەورەی عەونی بەڕاستی سەر و سمێڵ و سەرکوتی عەونی نابێت دەنگێکی جیقنی هەبێ وەکو عەزیز وتیان ئەو نەسەلا بۆ عەونی دەمڕۆ باش دەستخۆشی لە مامۆستا بەرجان ئیسمەتەکەم جەماعەت نانیانە خوارد کە نانیانە خوارد وتی مامۆستا کەمێ زوو دەست هەڵگرە وەرە ئیشم پێێتە قسەکەم جوانە زۆر جوانە کە چووی سمێڵەکەی بۆ دانام و چاکەتێکی لەبەرا بوو شەپقەیەکی کردە سەرم ئەم جلانە نەخێر دوایی جەماعەت نانیانە خوارد کە هاتی نەوێ هەمویان وتی کاکە ئەوە عەونیە بەدڵتانە کە هات شتەکەیان بینی بەڕاستی هەمویان چەپڵیان لێاو پیان خۆش و پێکەنین بەڕاستی بۆ جلو بەرگ و بۆ ستایلی من بەڵام دوایی بیرمان کردەوە کە سەوتێک هەبێ بەبێ ئەوەی کەس پێم بڵێ من ئەو سەوتەم هەڵبژات قسەکەم جوانە زۆر کەزیە تەقلیدی ئەو سەوتە بکاتە ئەو سەوتە بەڵێ خۆی نابێ سیرکە با من یەک شتان پێ بڵم ئەونی بۆچی هاتۆتە گەڕەکەکە خۆی بەسڕی هاتووە هەمومان زانیمان لە ئەخیرا پیاوێکی دەسەڵات و بە پلەوین بوو لە ناو ئاسایی شاو بۆ ئەو کەسە خوار و خێچانەوە گەڕاکەوە لە کۆمەڵگەیان و بینێ دەست دادکاو بە ڕێی یاساییەکە سزای خۆیان وەرگرن نابێت دەنگی عەزیز لەگەڵ عەونی لەیەکەوە نزیک بن بۆی گەڕک هەست نەکات چونکە بەرکەوتنیەکم هەیە لەگەڵ مەولووە ئاڵێ هەرچەند سەیتەکەم لە عەزیزە چی بەڵام من هاتم ئەم سەوتەم هەڵبژار بۆی دوورکەمەوە لە عەزیز گەڕەکەکە شت بە من نەکا کەوا من تۆڕەڵەکە قورستر برای عەزیزم هەتاکو ئەچمە بنج و بناوان بزانم عەزیز لەکوێیە قسەکەم جوانە زۆر جوانە بورە سپاس ئەفتاوەسەوە عەونی ویتر ئەبێ ببین بە فەریدون کاکە عەبدولغەفار ئەمە قسە لەسەر بابەتێک بکەم بۆ نمونە هەماهەنگی نێوان ئەکتەرەکان ئەمە چەندە گرنگ بۆ لە کاتی بەرەمهێنانی درامایە کە ڕەنگە لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو ئەکتەرەکان بۆ زۆرێک لە هونەرمەندان هەبێ ڕەنگە زۆر کات خۆیان لە سوشیال میدیاکانی خۆیانەوە یاخود زۆر کات لە شاشەکانەوە گلەی لە هەندێک بابەت هەیە بیکەم بەڵام خۆشیان بەبێ کار ماونەتەوە بەڕای تۆ هەماهەنگی لە نێوان ئەکتەرەکانە ئەمە چەندە گرنگە و لە کاتی بۆ نمونە دروستکردنی درامای سەمەرەشە ئەمە تا چەند بۆ ئێوە کارێکی باش بوو کە هەماهەنگ بوون ئەکتەرەکان بەیەکەوە بەڵێ خۆی پرسیارەکە وایەتەوە ئایا هونەرمەندانی کورد هەماهەنگن لەگەڵی تر بۆی دراما هەبێ بابەتەکەی جەنابەت زیاتر بۆ ئاراستەیە دەم ئێمە بمانەوێ نەمانەوێ هونەرمەندانی کورد بە تایبەتی بۆ هەموو دۆخەی کە هەمانە کە بەداخەوە ئێستا ڕق لە خۆشەویستی زیاترە ئێستا گومان لە با بڵێن متمانە زیاترە ئێستا حەسادەت لە خۆشببختی و لە کامەرانیم بۆ تۆ بخوازم زیاترە بەداخەوە ینی زروفێکمان هەیە لە کوردستان لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو بە زۆر بچمە خوارەوە ینی ڕەنگەشی تر بێتە پێشەوە بە وازی دەبین باشترە هونەرمەندانی کورد پێم وایە هەمویان حەزەکەن کار بکەن بەڵام هەمویان لە دوو ڕیانەکان زۆر قەلەقن لێت ناشانەوە چەندین هونەرمەند بە قەلەقی لە سەمەرێ دەڕوانی نەهاتە پێشەوە لێمان و نەحەقیشیان نەبوو لەبەرەوەی ڕەنگە پێشتر کاری زۆر لاوازیان بینی بێ یان متمانەیان نەبوو بێ کە ئەم کارە ئەچێتە ناو خەڵکەوە چکە بەڕاستی مەسئولیاتە هونەرمەندێک چەند ساڵ ئیشی کردو و پاشخانێک و ئەرشیفێکی جوانی هەیە نایوێ بە بەرهەمێک بیدۆڕێنێ ئەوە مافی هەموو هونەرمەندێکە بەڵام لەگەڵ خۆشێتی بڵێ بەڵام لەگەڵ ئەوەشە
ئەگەر ئێستا تۆ کاک سەرکۆ یان ئەو خاتونە بەڕێزە دانیشم بڵێن بەرنامە ناکەین لە کورسان نابێت کەسیش بیکە ئەمە کارەساتە یانە بێ خۆتان بیکەن یانە بێ کەسێک جێگا بێ بیکە بۆ ئەم کارۆنە بەردەوام بێ بەڵێ ئێمە لە درامای سەمەرە ئەوەی کە هەنگاومان بۆنە ئەکتەرانی هەولێری بەڕێز کاک زاهیر عەبدوڵڵا کاک ئیبراهیم حەکیم کاک سیروان کاک مزەفەر ئەوانە هاتن لەگەڵ برادرانی هەڵەبجە و کەرکوشیش بۆی بتوانین ئێمە کۆدەستێک دروستکەین ئەو درامایە ڕنگدانەوەی هەمووی پێوە دیار بێت بۆ هونەرمەندانیش بەڕاستی هەندێک جار خۆیان بەداوای لێبردنەوە سەبەبن خۆیان بەشێکن لەو پرۆسەیە چونکە ئەگەر هونەرمەندی کورد بامە شتێ بڵێن کاک سەرکۆ ئێوە دیمانی چێتان کرد بێت لەم کەناڵە دانیشت بێت یەکەم پرسیار لێ بکەن بڵێن سەردەمی زێڕینی ئێوە کەیە ئەڵێ ساڵی هەفتاکان و هەشتاکانە وایە ئەی 30 ساڵی ڕابردووی ئەم وڵاتە چی دەسەڵات نەهێشتووە یان خۆمان نەمان کردووە یعنی چیت کاتی خۆی درامای ژاڵە کراوە بە 1200 دینار ساڵی 1986 لەم کانی گۆمەیە باشە هەتا ئێستاگەڵ باسی درامای کوردی بکەین ئەبێ باسی ژاڵا بکەین وانە ئەگە باسی هەولێر بکەین باسی هەبوو لەبوو بکەین باسی تاپە و حەقیچیە بکەین بە هەموو شاکارەکان کە لەم شارە یان پیسکەی تەرپیل یان پاڵتۆ بەڵام ئێستا دۆخەکە ئەو گەیشتە ئاستێکە بێ هونەرمەندانی کورد بیل لەوە بکەنەوە دەزە ناو دەست بەبێ جیاوازی چینایەتی بەڵام بەداوای خۆشحاڵیەکی زۆرەوە بە داوای زۆر بڵێن لێرەوە سوپاس و ڕێزم بۆ هەموو ئەکتەرە بەڕێزەکان هەر لە کاک مستەفا ئەحمەد کە بە تەمەنترینیان بوو تا دەگاتە ئانا و لازۆکە دوو گەنجی مناڵی خوێنگەرم و لە ناو دراماکە هیچ کەسێک نەبوو ئەمە کاک فەریدون خۆی شاید حاڵە کە دڕدۆنگی یان دوودڵیەکی هەبی لە کارەکە بۆ ئەو کەشە ڕێکخرا لە درامای سەمەرە کە ئێمە بەڕاستی وا بکەین ڤێرژنێکی تازە بدەین بە دەستگایەکی وەکو میدیای کورسات کەس دڵی نەشکاو لە درامای بەزە دڵی شیشکا وڵاتوانە بیگەێنێ و من گەرنیێمیانم ئازا کردەوە سوپاسی حاجیەکە میش دەکەم کە زۆر زادەم گوت کاکە تۆ لە خەت بە کەسێک لەیەکی هەبوو تۆ وەریگرا یان کاک درێر جۆڵا کاک ڕێکەوت کاوانە بەڕاستی میشە لەگەڵمانە سەخت بوون هەموو دەستگای میدیای کورسا بەگشتی ئێوەش بە تایبەتی لە بەرنامەی ڕۆژێکی نوێ لە بەرنامەکانی ترا لەگەڵمان بوون بۆ ئەوەی چکە بیرمان نەچێ بەڕاستی گەیاندنی دراما بۆ شێوەیە تەنها ئەرکی ئێمە نییە ئەمە ئەو دەستگایە چۆنەی گەیەنێ بەڕاستی ئەگەر کورسات بایەخێکی باش و کاتێکی باشی بۆ درامای سەمەرەدان ناوایە من پێم وانە بۆ درامای باشی باتە خەڵک ئەوە خەڵک خۆی ئەتوانێت بڕیاریەوە با کە درامای کوردی لە چ شاشەیەکەوە توانێت پەخش بکرێ کاک فەریدون باسمان لەو حەقا کرد کە ئەکتەر هەیەی بۆ نمونە هەموو جارە بیر لەوە کەینەوە ئەم ئیشەمان کرد ئایا تەجاوزیشی پێشووترمان کرد منم پرسیارە لە تۆکەم ئەم ئیشە کرد بڵێ کاک سەرکۆ تۆ بڵێ برای خۆشەویستم کاک جەمیلی مەفاخری چای ماجەکەم سڵاو ڕێزم هەیە تا سنە تا ماڵی خۆیان سڵاو ڕێزم هەیە بۆی ئەو پرسیارە من لەو کرد وتم کاک جەمیل بەرهەمی زۆرە بۆ کورسات ڕەنگە خۆتان بزانن ئەمە دووەم تەجروبەمە لەگەڵ کاک جەمیلە منەوە پرسیارم کرد وتم کاک جەمیل ئەچوینە تەسویری ئیتر ئەپقەکانی کۆتایی ئەوانە با بڵێن وتی کاکە فەریدون تۆ ئەمی شەم قارنەمەکە بە پرۆفیشاڵ ئەوە ظروف زەمانێکی خۆی بوو مۆزوعێکی تر بوو بەس ئەوە تەکنیکێکی کە بوو بالفعل وا بوو ئێمە کامێرەی کورسات ئەو وەختە ئیتر ئاخری مۆدیل و مۆدیلی کامێرە و ئاخر ڤێرژینی بوو تەسلیمان کرد بەڵام ئێسێمە هاتین ئەم جارە بە سۆنی کردومان یعنی لە ڕووی تەکنیکیشەوە تۆ شتەکان فەرقەکە بەڕاستی ئەجا کۆمەڵێ ئەکتەر هەبوون لە پرۆفیشاڵ ئەم جارە لێرە نەبوون بەڵام هەنێشت هەیە سە تۆ ڕەنگە من وا هەست بکەم ڕەنگە تۆ لەگەڵ دادەلانەیە ئەم بەرنامەیە بکەن زۆر مرتاحبی هەموو ڕەنگە هەموو جار حەسکی لەگەڵ دادەلانەیە تۆم بەرنامە ئەو ئیسیجابەیە بزە بدەمێ ئەوە بڵێ قەت من ئەوە مقارە ناکەم بە ئیشی پێشووتر بەڵام تۆ مهمە کارێک بکەی خەڵک لێ ڕازی بێ لەخوا بە زاویە مش کارەکەمان من حەزم ئەکرد سەمەرە هەرچەنە ببورن لە شەرقی ئەوسەتا چی پێڵێن بە کوردیەکەی ڕۆژهەڵاتینەوە باڵێ فێربوونی ئێمە دراما لە ڕەمەزانە پەخشەکەی من ئەمەم پێ باش نییە بەڕاستی ئەزانی بۆ چکە لە خەڵکێکەیە چێ بۆ تەراویح و مزگەوتوانە تەسەوڕکەن یعنی کەسانێکن لە بازار ناسیاو بێ هەرچ کەسێکیش دەم ناسی بتوانە خۆزگە کاتەکەی لە ڕەمەزانە نابوو ینی منی جوان بتووە تومە خۆزگە دراماکان لە دوای ڕەمەزانە بوو بۆی هەموو کەس کاتی هەبێت
ڕاست ئەوە بێ قازی شەربەتی مێوژی لاتوە هەر بۆ ئەو قسەی تۆ کاکە فەرەیدون ئەگەر کەسێکیش بۆ نمونە نەیبینی بە هەر سێری سۆشیال میدیاکانی دەستگای میدیای کورساتکە لە سۆشیال میدیا ئەگەر دراماکەش هەمووی دانەندرابێ بە کورتەیەک دانرابێ ڤیوی زۆر بووە تەنانەت لە یوتیوبی شاکام و دراماکە دانراوە سێری ڤیوەکانی بکە کە چەند خەڵک تامەزرۆ بۆ جارێک تر بچێتەوە سۆشیال میدیا سێری کاتەوە خۆی بێمە بکەین بە شتێکی گشتی و کاتەکانیش لانە ینی زۆر جار ئێمە بەڕاستی من حەزەکەم هەردووکیان بەڕێستان ئێستا بە شێوەیەکی ئەکادمی من بەڕاستی ئەیخوێنم لە زانکۆ یعنی دراما ئێمە زۆر جار بیلەوەکەینەوە سیاست و ئابووری میلەت بە خەڵکی کا ناسێنێ بەڵام نەمانزانیوە دراما کەلتورمان بە هەموو جیانە ناسێنێ وەرە سێری نمونەیە کە کۆریەکان چۆن کەلتوری خۆیان خستە هەموو جیانەوە باشە وەرە سێری تورکەکان کە ئەڵێ دراما ئێستا نمایشەکرێ بەڵام لە دەری شۆ ئێستا تەسویرەکرێ باشە یعنی بەردەوام گرنگیە درێبەوە کەواتە ئێمە لە ڕابردووە باسمانە کرد دراماوەکو ئێستا نەبوو سێتی هەبێ و بچنە سەر سێت و یەکێ موچاج بۆ بکە وڵا دەرهێنەرەکە و بەخوا مەسەوەڕەکە بوو من خۆم بەری کەوت چکە من مناڵێ بووم دەراماکە تەمسیلم کردەوە مشتان ئاگادارن ئێستا ئەم هەموو پێشکەوتنە هەیە کەواتە ئەم هەموو خزمەتەشە بێ تا چەند گرنگە ئێمە زیاتر گرنگی بێت وڵی کاک سەرکەوابەتێکی باشت بروژان دەستخۆش بێ بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە کە کاتی خۆی هیچمان نەبوو هەموو شتێکمان هەبوو بەتاچ ئێستا هەموو شتێکمان هەیە هیچمان نییە معقول نییە یعنی لەناو چل کەناڵی ئاسمانی کوردیدا با بڵێین میلادگیری درامای کوردی بکەوێتە سەر شانی یەک کەناڵ ئێستا چەند خۆشە بوو لە ساڵی 2012 درامای عومەر بەرهەم هات لە بڵێن ئەو وڵاتە عەرەبیانە کۆمپانیاک بەرهەمی هێنا دای بە 5 کەناڵ لە یادمە کەناڵی ساعت 7 کەناڵی ساعت 8 کەناڵی ساعت 9 کەناڵی ساعت 10 کەناڵی ساعت 11 ئەو درامای سەمەرەیە هەمووی ئەزان سەرکەوتنەکەی چەند گەورە بووە هیچ کەناڵێک ئامادەنی لە دەرگای کورسات بدا بڵێ کاکە بێنێ بامیش عەرزیکە قەیسێکە خۆمە ئەمە بەرهەمێکی کوردیە کورسات چ ڕۆژی بۆ دانا تۆش چلی بۆ دانێ ئەجا بابەتەکەی مەسەلەی بەرهەمهێنان و تەکنیک بەرەی وڵات تەکنیکی زۆر باشمان هەیە خەڵکی زۆر باشمان هەیە ئەو خەڵکی کە لە پشتی کامێرەی ئێمە ئیشی کردووە جا ئێمە بەڕاستی ئەو سەربانسۆڵەی ئەم ساڵ خوانەی بڕێ بە بەفرەکەوە یعنی ئەمە کاکفەریدون ئەتوانێ شایدی ئەو بدا ئێمە کە ئەو دوو خانووی گرتومان بۆی تەسویری تیا بکەین نەچینە سەر و جوێلاکی خەڵک بڵین کاک سەرکۆ خانەکەتوان بەرێ و ئادەی دادەلانە بێ زەحمەت تۆ ماڵەکەت چۆڵکە با تەسویری تیا بکەین کە ئەمە بەشێکە لە خەلەل ئەزانی یعنی تۆ لەسەر حسابی خەڵک بەسە خەڵک زۆر هاوکار بوو خەڵک چەندین ساڵە دەرگای ماڵ و دوکان و بازاری بۆ ئێمە کردەوە کاتیەوە هاتووە ئەو هەنگاوە ببڕین کاکە ئەگەر وانەکەی تۆ ناتوانانی پێشکەوی یعنی من ڕۆژێکیان حیوارێکم لەگەڵ کاک ئەحمەد زۆڵا و کاک مستەفا ئەحمەد هەبوو لەسەر بابەتێک لە دراماکە هەستمان کردەوە ڕۆژە ئیشەکە بە باشی نایەتە بەدەستەوە چی بکەین بۆەوەی بتوانین بەدیل ئێمە ئامادەکەین وتیان بۆ نەچینە خانووەکەی سەرۆیی ئەو مەشەدانە بکەین کە پێویستە یاڵا بچین بۆ ئێوە ینی بزانە ئێمە کە دانیشتوین بابەتێک ئەگەر تۆ لەژێر کۆنتڕۆلی خۆت هەبوو هەموو شتێک بۆ دەکرێت بەڵام من ماڵی تۆ بە 2 ڕۆژ بکەم دەبێت 2 ڕۆژە خلاصیم کاک سەرکۆ تەواو بابەتی بەرهەمهێنانی دراما ئێستا لە کوردستان لە بەرامبەر ئەو شەپۆلە دراما تورکیا هەیە وەکەوە دوژمنەکەت بە تۆپ و تیارە و بۆمبادێ تۆ زەمانچەیەکت پێەیە چۆن شەڕەکرێ کاکە ئەم شەڕە ناکرێ اینجا خەڵکی ئێمە ئێستا کە بۆی تامەزۆری عونیە فیدباکەت چییە خەڵکی ئەوەندەی گوێی لە ناوە ئەکتەرە تورکیەکان و ئەکتەرە فارسەکان و ئەکتەرە هیندیەکان بووە ناوەکانی خۆمانی بیرچێتەوە کاکە بەڕاستی من کاک مستەفا ئەحمەد 20 ساڵیش دەبێت نواندنی وامتیانە دیوە کە بینیمە کاک زاهیر عەبدوڵڵا کاک ئیبراهیم حەکیم یان هەردوو خاتوو بەیانەکە بەیان ببا بەیان عەلی تۆ سەیریان کەن نمونەی ئافرەتیان پیشانی ئەو کۆمەڵگایەدا بەڕاستی نمونەی خێزانێکی واقعیان پیشانی ئەو کۆمەڵگایەدا تۆ کە سەیری نواندنی بەیان عەلی و کاک ئەحمەد زۆڵا بکەی ئەڵێ بەڕاستی ژنوبێردن هەستی پێ ناکەی سەیری کاک مستەفا بکە بەجددی کابرایەخ بۆ بە خەزوور سەیری بەکر مستەفا کە ئەو هەموو ئیماء جوانە ئەو هەموو شێوازە دەربڕینە ئەو هەموو وەستانە معاملەی لەگەڵ ئەو تەکسیە لەگەڵ کاک فەریدون لەگەڵ خەزووری لەگەڵ مناڵەکانی ئەمە دەرخستەی ئەوەیە کە ئێمە چەند ساڵە کاک بەکر مستەفا لەکوێ نایبینین کاک فەریدون لەکوێ نایبینین بەڕاستی لەو درامایەشە سەنگەزێکمان هێناوەتە پێش کە حەشاشانە دیوە ئێستا خەڵک دەیان ناسێ بۆیە بەڕاستی ئەو دەرگاکردنەوەی دراما من کامە درامای کوردی زۆر خراپە کە بەرهەم هاتووە نایگۆڕمە بە یەک درامای تورکی زۆر ڕاستە کاکە فەریدون ئەمە پرسیاری ئەوە لە بەڕێز دەکەم کاکە عەبدولغەفار باسی نانەخەمە نەبێت تەرکیشی تیاگەری سجون تۆ ماشەڵڵا کاری زۆر جوانە هەیە ساڵانێکی زۆرە خزمەتەکەی بەڵام لە هیچ کام لە کارەکان تا بەم شێوازەی ئێستا دەرنەکەوتووی ئەمە کەمێ قسەم لەسەر ئەم بابەتە بۆ بکەیت بەڵێ لانەخان تۆ ئەگەر یەکێک مهندیس بێ مختص بێ بە ئیشی بیناکردن حتمما کە بینایەکەکە ئەبێ ساڵی داهاتوو بەرهەمی داهاتووی حتمما ئەبێ جیازێکی هەبێ لەگەڵەوە بەڵام جوانتر بێ بەڕاستی
من ئەم عونی کێسە ئاوا هێنام و بۆ نوع دەرکەوتم وتم وەستی بەرە ڕوو خۆش نییە جەماعەت عونیان هەڵبژار بەڕاستی من دەوری عزیز مەبینی نەسی عزیزمە خوێندەوە ئەم پیاوە بەڕێزا و کاک عەبدولغەفار دەستە شامتی وەرە کاکە دەوری عونیەکە وتم ناوی وهبی بوو لەگەڵ عزیز ڕێناکە و خۆم کردم بە عونی بە ئیتفاقی هەموو لایە وتی تۆ عونی دیتر لەم ڕۆ بەڕاستی جا ئەوە بازانێکی گەورە بوو بۆ من حتمما نابێت لە عزیز بچێ یعنی کە هەردووکی لە یەک دراما هەیە بۆ من زۆر قورس بوو لانەخان یعنی شتێ بکەم کە سەڵتەکە لە عزیز دوور بێ و تەمسیلەکە لەویش دوور بێ بەڵام یەک لوعبەیتیا بوو لەما یەک یاریکردن کە عونی خۆی کرد بە ماڵی مەولووە لە براژنە گوڵات مەرحەبا کاک مەولوو لێ خۆی کرد بە ژوورە خراب نییە یعنی سێکە بەڵام ئەگەر تۆ دیقەبی من سێ تەمسیلم کردو عزیز عونی جارێکی کە دەنگی تەبیعی خۆم کە فەریدونم لە عونیەکە کە پیشانیا کە ئەمە کابرایەکە یعنی کابراایەکی قانونیە بەڕاست زۆر کات کە تۆ دەقێگێتە بەردەمت وابەستە ناوی بە دەقەوە بە تایبەتی بۆ کارکردن لە کۆمیتیە چکە کۆمەڵێ هەڵسوکەوت و خوێکی تایبەتی خۆتی تێکەڵەکەی تا چەند تۆ وابەستە نەبووی بە دەقەوە کۆمەڵە شتی خۆت دەرخەی کە پێش بڕچێشی ئەکتەر جوانە لە ئیشە زۆر ڕاستە ئەمزانی چۆن ئەم کاروانەی ئێمە فرسەتە بۆی تۆ بتوانیت ئەسپی خۆتی تیا تاوبەی من ئەگەر دەرکەوم کەس بە کاک عەبدولغەفار کە بەڕێبەری گشتی شەکەی بڵین سەرپەرشتی هەموو شەکە و بیرۆکەی دراماکەشە یعنی خەڵک بەم ناڵێ یا بیشیڵن بڵێن دەورەکەی فەریدون ناشین بوو ڕەنگەم پێشی هەر بەلاوی هیچ احتیادی بێ بەڵام بۆ من ناخۆشە کە من بە خراپی دەرکەوم بەڕاستی من هەستەکەم یعنی کاک سەرکۆ من 2011 و 2012 تە بەردەم کامێرات لە چاو ئەو جەماعەتی کە من لەگەڵانە بووم ئەو گروپە خۆشەویستە تەجروبێکی کەم هەیە بەرامبەر کامێرە یعنی چۆن ئەڵێ دەستم ما بەردێکی قورس بەڵام توانیم لەخوا بەزیابێ بەیمەتی هەموو لایە جا بیرم نەچێمێ سپاسی کاک ئەحمەد جوڵا بکەم چکە بەرکەوتم زۆر لەگەڵەوە هەبوو کە زۆر جار مەلاحەزە یامەتێ و هەنێ جاریش یعنی ئیزافەیەکی بۆ کردوم لە حیوارەکانە بۆ نمونە ئەمەی فیکەکە کە ئاڵێ ئەمەی نوقڵە خۆی یا وتم ناقوربانێک تەقێنیاوتی ئادی بڵێ ئیشەقان تەرتیبە ئەوە بەڕاستی ئازاتیە بوو سپاسی کاک مستەفا کاک بەکرد بەیانخان بەیانەکان هەرچ کەسێک لەوێ بچووکترین کەس کە مەلاحەزی یاوە بە من بۆ سەرخستنی من ئەو ئەم سەرکەوتنی من بە ئازاتی خۆم نەبووە لەم پیاوە هەتاوەکو آخر کەس کە ڕەنگە کاک ئەحمەد کەمال بێ کە بە خۆشحاڵیەم ڕۆ عەزیەتمانە و هێمانەوە سمێڵەی بۆ من دانا دەستی خۆش هێناومانەتەوە لەگەڵ خۆمانە جەماعەتی میکەپ زۆر بەمنەوە زەحمەتیان کێشا بەڕاستی کاکە سەرکۆتۆ دەورەکەی عەزیز یا بڵین عونیم هەبوو وەکو کاک غەفار وتی من دەوری عونیم بینیوە بەم جلانەوە لەپڕ کاکە وڵات دوای مەشهەدە عەزیزە یعنی بۆ من زۆر ناخۆشی قوربان چەسە بن لە سێڵت و لەلێت و دوایی بێن ئەمە لێکەنەوە ئەو چەسپە ماڵی ئێمەی وێران ڕۆژەبوو نایکەم کاکە لێوم بێنەوە لەگەڵ ئەوە کە بەرزەبووە هەتەنێ تاڵی بەردوتمەکە و خۆم حساسێتم پێ یعنی بڕوات بێ بەمەوە نانم خواردووە یعنی زۆر ناڕەحەت لە هەمووی ئەوەیە کە دوجار بینەر زۆر کاری فەریدون بەتەبیعی وەکو من تۆ سمێڵی هەر نییە ئەوە سمێڵی بوو زۆر ناخۆش بۆ من ینی قورسیش بوو بەڵام ئەم ڕۆیەیە لەم پیاوە بەڕێزەوە هاو کە من ببم بە عونی بەڕاستی بەڵام پێم وتی وتم ئەم کاروانە کێ ئازای و ئەسپی خۆی تیاتاوە بەڵام بە جوانی من ئیزافەتم بۆ سەکاک فەریدون بمبورێ وەکو وتم ئێمە هەمومان لە ناو کەشتێکە ڕۆین ئەو کەشتی ئەگەر بەڕاستی کون بێ هەموو غەرقەبی ئەگە بە باشیش بگاتە کەناری مەبەست هەمومادا سەرکەوتی بەڵێ ئێمە لە لەگەڵ کاکدێرین کە سڵاوم هەیە بۆی لە کورسات لەگەڵ هەموو ئەو ستافانەی کە لێرە بوونە کاک دیرێر جۆڵا کاک حازی ئەکرام کاک دیلمان کە ڕۆژانە مناقەشەمان بۆ لەسەر درامایە باوەڕتان هەبێ من دەبێت بۆ مێژووە بڵێ کاگاری یادی بەخێر هاوسەری جەنابەت ڕۆژەمە تەلەفۆن قسەمانە کرد لەسەرێتەوە وڵی کاگاری من بەپارەی یەک ڤیدیۆ کلیپ بۆ درامامان کرد یەک ڤیدیۆ کلیپ وتم بەزە کوردستان نا لە لوبنان و لە میسر وڵای من ویستم پرسیاری ئەو لێ باوەڕتان هەبێ ساڵی 2017 ناوی هونەمەندەکە نایەنم بە قالبێکی تر وەرنەگرێ ڤیدیۆ کلیپێکی بۆ کراوە لە ڕێگەی دەرهێنەرێکی عەرەبەوە کە من
ڕقەمەکەم لایە بە هەمان ڕقم لە بەردەمی کاکدێرین و کاکدیلمانم دانا بە بەڵگەوە وتم بەم پارەیە و درامایە دەکەی جگە لەوە بابیمان نەچێت کەناڵەکان ترسێنراون بە مەبلەغی گەورە و بە پارەی گەورە بەڵام ئەگەر تۆ شەفاف بڵێ ئێستا کاکەڵی دوون زۆر تەبیعی عەقدی خۆی زانیوە لەگەڵ بەیان خانە لە کابەکر مستەفا لەگەڵ کاک مستەفا ئەحمەدا وتمە بڕۆن بۆ کورسات ئێستاژەوە بەڕوونی دەڵێم هیچ کەسێک ئەگەر بەڕاستی و بەڕوونی ئەگەر چی هەندێک کەسەیە لە دوورەوە بەردی گەورە دەهاوێژن و گومان بۆ خۆیان دروست دەکەن و ئەم بەرهەمە چۆن دەکرێت خەریکە ناومان دێنن بە زۆر لە جۆرەکان بەڵام باوەڕتان هەبێ یەکێ لەو تەوقانی کە سەمەرەشکاندی ئەوە بوو کە مەبلەغی گەورەی لابرد و بەڕاستی ئەوانەی کە لەگەڵم بوونە فەقیرانە تێیدا بووە هەر بە کەمترین پارە توانیوێتی ئیشەکەی خۆی بکە زۆر بە جوانی تێگەیشتی و زائیدەن بابەتی هێنانە پێشەوەی کۆمەڵی بابەت و یان ڕێزم هەیە بۆوانەی کە ڕەخنەش دەگرن بەڵام ڕەخنا بە ئاراستەی ئەوەیە من بڵێم کاک سەرکۆ ئەم بەرنامەیە مەکە ئەی چی بکەی هە بڵێم دانیشی ڕەخنا ئەوەیە کە تۆ بە لە بابەتی کاگرتن نەک ئەوە چونکە لە کەناڵی ئەلف دابەزیوە و تۆ ڕقت لە کەناڵەکە بێ یان ڕقت لە من بێ و یان ڕق لە چەند کەسێک بێ نابەتەکە ڕق نییە وەرباسی ئەو شتە بکە کە کردومانە وازم بێنە کاکە لەوانەیە من هەر پرۆدیوسەر نەبم بەڵام وەرە بزانم کارەکە چی تایە ئەم کارە چی دروست کردووە جگە لەوەش بینەر باشترین دادوەرە من ڕێزم هەیە ئەم درامایە کراوە بۆ خەڵک بۆ بینەر ئەوەی تر کە ناتوانێت هەزمی کە ناتوانێت وەریگرێ دوو هۆکاری هەیە هۆکارێکی ئەوەیە خۆیان ناتوان کارکەن لەگەڵ ڕێزم هۆکاری دووەم ئەوەیە کە دەیانەوێت کەناڵەکان دەستەوەستا بن هەبڵێک کە درامای دەبلاز ماڵی کوردی وێران کرد و خەڵک جیا بوو نازام ئەو بابەتانە ئێمە سەمەرا لە مناڵێکەوە تا گەیشتە پیرەمێردێک بە دیاری و دانیشتوە ترسینە بۆ کابرا کۆنتڕۆڵەکەی لا بە خێراکزی کە یان بیگۆڕێ من مناڵەکەم بەڕاستی سەرسامی کاکاونی و کاکە فەریدانی لەگەڵ کاکامەران بۆ بەڕاستی کە لە کاک بەکرد کە لە پارکی ئازادی بینیمان ئاری پێوتی ئەوە کاکە بەکرەوتی ناوە کاکامەرانە بۆ پێڵی کاک بەکرد یعنی بەتاڵتی چۆتە ناو دڵی مناڵانی شەوە خۆی نواندنی کردووە ئەفون کە قسەکە ژەڵی ینی ئێمە لە مێژومان لەگەڵ درامای کوردی ئەوە دوور درێژ نییە وەکووتمان 86 خۆی ئەوانی پێشتر کە کراوە هەمووی شانۆگەری بووە دوایە کراوە بەرهەمی تەلەڤیزیۆنی ئەوانەی کە کردویان پێشتر دەستیان خۆش بێ بەڵام ژاڵای یەکەم درامایە کە لە دەرەوە کراوە تا بە ئەمڕۆ دەکەواتە مێژومان 50 ساڵەوە وایە بەڵام مێژومان لەگەڵ ڕاگەیانی کوردیش ئێمە بڵین کەناڵی ئاسمانیمان لە دوای ساڵی 1999 دروست بووە کە گەیشتوێتە ئێرە ئەم وڵاتە ئەگە بمانێک ببێ بە وڵات پێویستی بە هەندێک شت نییە بەڵکو پێویستی بە یەکتر قبولکردنە پێویستی بەوەیە کە من ئیشی خۆم کەم تۆ ئیشی خۆت بکەیت نەک تۆ پێشەشکارێکی من دانیشم تان لە تۆ بدەم کاکە تۆ پێشەشکاری مەکە منیش پرۆدیسەری نەکەم فەریدون ئەمە نەکە ئەبێ کاکە ئەم بابەتەنە کۆکەینەوە واللهی ئێمە کە لەو درامای ئەو پەیامان گەیان تەنان لە ئاهەنگەکەش برادرێک تەلەفۆنی بۆ کردم کاگەریوان سڵاوم هەیە بۆی گوتی ئەو گۆرانی بێژێکی هەولێر گۆرانی بێژێکی سلێمانیتان هێناوە تم بەڵێ کاگلێر هەولێر کاک میدیا حوسێن لە سلێمانی گوتای ئاهەنگەکە بە لەوەش هەروە خۆی زۆر کاتەوەی کە زۆر گرنگە هیچ کاتێک ڕەخنە تۆ نەوەستێنێت هەوڵبات شتێکی کە بە تۆ بەخشێت چکە دەستەکەی تۆ شتێکت کردووە وانە و هەمیشەش لەم فەوزایی کە ئێستا لە ژینگەی هەرێمی کوردستانە ئەم فەوزا میدیایی کە هاتووە بە خۆشحاڵیەوە ئەڵێن ئەوە شایەتی خەڵکە لە ناوەندە ڕۆشنبیریەکانەوە لە بازاڕەوە لە شوێنە گشتیەکانەوە لە دام و دەستگان لە خێزانەکانەوە ئەڵێن کە ئێتا ئێساتوانین کورسات ناتوانین بگۆڕین ئەوەیە کاتوانین کچوو مناڵەکانمان دانیشێوە دیار کورساتەوە بەم کارە هونەری جوانە خۆشتان شایەتی بڵێ وڵا مەحوی شاعر قسێکی جوانی هەیە ئەڵێ ئەوەی شێتانە بەردم تێدەگرێ من بەرقی تێدەگرم بەرق یعنی تیشک یعنی جوانی یعنی نور بەڕاستی یعنی بەرد هاوێشتن بۆ هەر کەسێک یان هەر بابەتێک لەو درامایەدا ئەمە هەموو ئەو کچ و کوڕانە هەموو ئەو بڵێن خوشک و برایانە هەموو ئەو ئەکتەرە بەڕێزانە کە هاتوون باوەڕتە بێ کاک سەرکۆ دراما هەبوو کراوە لە ناوەڕاستیە وەستاوە بەجددی من ڕۆژە بەڕێزێک لە وەزارەتی ڕۆشنبیری کە خەبیرە دانیشتبووی لە شوێنێک ئەیگو لە ساڵی 2005 تا 2013 48 دراما و فیلم لە وەزارەتی ڕۆشنبیری موافقی بۆ کراوە بەڵام هەشتی عرض کراوە چلەکەی تر دیار نییە یعنی بەش بەڵێ ئێستا من داوام هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری کاکە پارەم مەدا نە بە ئێمە نە بە خەڵکی تر چکە بوو من کاتی خۆ یادی بە خێر درامایە کرابوو هێناوان بۆ کورسان پێش 7 ساڵ کە هاتم ئەو کاتە بەس دەستەی کارژێری کە ئیداری ئێرە وتیان کاکە ئەو درام بای چەنە وتم بای ئەوانەیە وتی وەڵی هەمە درامەکەم بۆ هاتە بەلاش وتم بەلاش تی بەڵێ تی بۆ تی وەڵی ئەوە بەڕێزێک درامایەکی کردووە نامێ ناوەکەی بێنم پارەکە لە وەزارەتی ڕۆشنبیری گوتووە هێنایەتی بۆ ئێرە بەلاش هیچ شتێ بەلاش پێش ناکەوێت هەموو شتێک دەبێت بازاڕی خۆی هەبێ بەڕاستی بۆیە من هەموو ئەو ناوەندە بەڕێزانە و هەموو ئەو کۆمپانیای بەڕێزانەی کە دراما دەکەن دەستخۆشی و پاڵپشتی و
ڕێزم هەیە بۆیە ئێمە هەمومان بەیەکەوە جوانین بەخوا بە تەنیا درامای کوردی بە من حەل نابێ با کاکە فەرێدون دواندنەکان سەر ناکەوێت دەبێ بتوانین هەمومان دەست ناو دەست ئەو کاروانە بەرەو پێشەوە بێت دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ جا من بۆکو کۆتا قسە حەزم کرد یەک ئاماژە بە شتێ بم لەم درامایە ئەوەی کەچێکی دڵخۆشی من بوو ئەکتەرەکان بە سلێمانی نەبوو لە هەولێری خۆشەویستەوە لە کەرکووکەوە لە هەڵەبجەی خۆشەویستەوە لە ناوچە جیاوازەکانەوە بەشی هۆزارەکانی خۆیان هەمووی لەناو ئەم کارە هونەریە کۆبووبنەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمویانێ و دەستیان خۆش بێ و حەزەکەین بەردەوام دەستشاڵە بەردەوام دەبین من بە دوا قسەم کاگومێت کەمال و کاکجەمیل و فاخیری کە ئەوان بەڕاستی ینی پشکی شێری ماندووبوونەکەیان بەرکەوتووە ئەرکە قورسەکە لە شانی ئەوان بووە هەموو ئەکتەرە بەڕێزەکان کە ئەمڕۆ گەر نەمتوانێت ئەوانی کاسی پشتی کامرە هەر هەمویان چکە بەڕاستی سەمەرە کە دروست بووە لە یەکەم ڕۆژەوە تا بە کۆتا ڕۆژی تا گەیشتە مۆنتاژ کە کاک میرکۆ ئیشی لەسەر کردووە بڕواتان هەبێ ئێمە ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ کاک دێرجۆڵا کە لەسەر خەت بووینە ئەو ملاحەزانەی کە هاتوو چاکردنەکان بڕوان ناکەن ینی شەونخۆنی زۆری بە دیارەوە کراوە بۆیە هیوادارم ئەو خەڵکەی کە بەدڵی بوو ئەوەشی کە بەدڵی نەبوو بە گەورەی خۆیان مامبوری هیواداری خەڵک باشتر بێ ئێمە چاوەڕێی کاری زۆر جوانتر لە ئێواکەین چونکە لە تاقە توانای ئێوە ڕابین دەستا خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر سپاس بۆ